وەکە ئاشکرایە ئەم داواکاری ئێمە دەرماڵەیە پرسی دەرماڵەیە جا لە داباشکردنی ئێمە بە یاسابوونی دەرماڵەمانەوێت کە ئەگەر دابەشیش بکرێ ئێمە هەر بەرداوام بینە تاکو نەکرێ بە یاسایی ولا ئێمە هە بەرداوام بین لە خۆپیشاندان تاکو داواکارەکەمان جێبەکرێ هەفتەی پێشوو بەیاننامەیەکان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کران بەڵام وەڵام نەدراینەوە بۆیە ئێمە بڕیارماندا لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان دەست بە خۆپیشاندان بکرێنەوە هەتاکو داواکاریەکانی ئێمە جێبەجێ دەکرێت. وەڵی بەڵێنی بەردەوامی دەرماڵە دراوە بەڵام بە یاسابوونی ئێمە هیچ وەڵامێکمان وەرنەگرت بۆیە ئەمڕۆ لێرەین و خۆپیشاندانمان دەست پێ کردووە. ئێمە بەردەوامە بین تاکو داواکاریەکانمان جێبەجێکرێ بە بەیانێ فەرمی بێ بە یاسایی بێ اینجا کومێ وازدێنی حالی حاضر ئێمە گرفتمان دەرماڵەیە هەندێک گرفتی لاوەکیین بەڵامانە زیاتر نیم و ئاگاداری هەموو مامۆساکان ئەکەینەوە کە خوێندنی ئۆنلاینیش بە هەموو شێوێک ڕەتەکەینەوە کە هەندێک مامۆسا وتیانە لە سبینەوە بە ئۆنلاین دەرسەکانتان پێدەین بەڵام ڕەتیەکەینەوە بایکۆتی خوێندنی ئۆنلاینیشەکەین. وەکو ئەمانجی خوێندکاران دیارە ئەم خۆپیشاندانە بۆ ئەوە کراوە کە سەرەکیترین مافی خوێندکار خۆیەتی کە ئەویش پێدانی دەرماڵەیە کە لە مانگەکانی ڕابردووە دابەشیان کرد و بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی ئەم ساڵ تاوەکو ئێستا دەرماڵە دابەش نەکراوە. داواکارەکانی ئێمە ئەوەیە کە پێدانی دەرماڵەیە لە کاتی خۆیە و بە یاساییکردنی دەرماڵەیە و وەکو لە ڕابردوو ئاماژەشی پێکرا کە بڕیارە دەرماڵە بۆ ناوشارەکان بکرێ بە 100,000 و بۆ دەرەوەی شاریش 160 ساڵانە بم و ئێمە لێرە بینتەوە کاتی کە داواکارەکانمان جێبەجێ ئەکەن و بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەین بە ئۆنلاینەوە بیانش هەر لێرە بێت. لە ئێستاە بەڵام لە ڕابردووەکو ئەوەی بووکە دەرماڵی مانگەکانی پێشودا بەشکرا بەڵام لە ئێستا لە بەرەوەی یەکەم ڕۆژمانەتەوەکو ئێستا وەڵامیان نەداوینێتەوە.